بە بۆنەی ڕۆژی ئاڵای کوردستانەوە سەرجەم قوتابخانە و خوێندنگەکانی پارێزگای سلێمانی بۆ بەڕێزراگرتنی ئاڵای پیرۆزی کوردستان چالاکی جۆراوجۆریان ئەنجامدا و هەر بۆ بۆنەیەشەوە خوێندنگەی تومەلی کۆمەڵێک چالاکی جۆراوجۆریان بۆ بۆنەیەوە ساز کرد لەلایەن خوێندکارانی خوێندنگەکە بە پێشکەشکردنی هۆنراو و گۆرانی و شانۆیی ئەو ڕۆژیان بەڕێزراگرت و سەرجەم چالاکیەکانیان بە ئامادەبوون و خۆ ئامادەکردنیان لەلایەن مامۆستایانی هونەر و وەرش و بەڕێوەبەر و خوێندکارانی خوێندنگەکە لە سەرەتادا بە هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان و وتنەوەی سرودی ئەیڕقی بوو پاشان چالاکیەکانی دیکە بەردەوام بوو. لەم ڕۆژە پیرۆزەدا بەخێراتنی گەرمی بەڕێستانەکەم پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوردستانەکەم پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکانەکەم لە بەرەکانی جەنگ لەم ڕۆژەوە وەفا و پەیمانی خۆمانیان بۆ دووپا دەکەینەوە کە هەمیشە بە وەفا ئەبین بۆیان. سوپاسی هەموو لایەگەکەم بۆ بەرزڕاگرتنی ئەم بۆنە پیرۆزە ئەم ئاڵا پیرۆزە کە ساڵەهای ساڵە میلەتی کورد هەوڵی بۆیاوە هەتا توانیوێتی بە فەرمی لە هەموو وڵاتانی دنیا بیناسێنێ مای شانازی هەموو کوردێکە بەڕاستی و ئەتوانین بڵین ڕەمزی هەموو کوردانە کە ئێستا پێشمەرگە قارەمانەکان لە پێناوی ئەوەدا ئەجەنگن هەر پارچەی لە پارچەکانی کوردستان کە ڕزگار ئەکرێ لە ژێر دەستی هەر لایەنێکا بێ بە ئاڵای پیرۆزی کوردستان ئەو شوێنە ئاوەدان ئەکرێتەوە و سەرەتایەکە بۆ ژیانەوە لەبەرەوە زۆر زۆر ئاڵاکەمان پیرۆزە و لەم ڕۆژەیە جارێکی تر دووپاتی ئەوە ئەکەینەوە کە هەمومان بە وەفا ئەبین بۆ ئاڵاکەمان و بۆ پێشمەرگەی گەلی کوردستان. ئێمە وەکو دواناوەندی توێمەلێکی نمونەی چەند ڕۆژێکە خەریکین بۆ ئەوەی شتێکی جوان پێشکەشکەین بە خوێندکارە ئازیزەکانمان و بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان و چاندنی ڕوحێکی نەتەوایەتی لە دڵی خوێندکارە ئازیزەکانمانە. ئیشەکانمان شانۆیی بوو هۆنراوە بوو کە لەلایەن خوێندکارەکان خۆیانەوە نووسرا بوو و هەروەها بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان بە شێوازێک کە کچەکان جلی ئاڵای کوردستانیان پۆشی بوو. خوێندکارانیش بێبەش نەبوون لە پێشکەشکردنی چالاکیەکانیان و لە بیربوونی سەرجەمیادەکان بۆ بەڕێزراگرتنی ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان. سەرەڕای ئەوەش کۆمەڵێک هۆنراوەی نایابیان با دەست و پەنجۆڕەنگێنەکانیان نووسی بوو لەم ڕۆژەدا پێشکەشی ئامادەبوونیان کردو هەروەها بە شانۆیەکی نایاب بۆ کۆشش لە پێناو کوردستان لە ئاوانە جیاوازەکانی خوێندنگا بە نواندنی خوێندکاران پێشکەش کرا. ئەی ئاڵای کوردان دروشمی شادی ئەمڕۆ لە سایەی هەوای ئازادی دەگەشێتەوە خەم ئەڕەوێنێ هیوای ئازادی بۆ گەردەهێنێ ئاڵای کوردستان جوان و گەشاوەیە چوار ڕەنگی هەیە و شەکاوەیە ئێمەی کورد خەباتمان ئاشکرایە شۆڕشمان تا سەر کۆتایی نایە مێژوومان بەڵگەی ئاشکرایە نەتەوەی کورد بێ هاوتایە بۆ سەربەستی خاکەکەم گیانی خۆم فیدا ئەکەم بۆ ئەوەی لە ئەمڕۆ سبێنێدا سەربەست بین بۆ جەنگ کۆڵ نەدەرەبین. ئاڵای کوردستان ئاڵایەکی گەش و جوان بە ناوی ئاڵای کوردستان کە خاوەنی کوردانە ئەم ئاڵا چوار ڕەنگانە سوور و زەرد ساوز و سپی هەر یەک بە شێوەی ڕووناکی کوردستانیان گەشاندەوە ئاڵاکەشیان شەکاندەوە تیشکێکی بەتین و جوان هەڵهاتووە لە کوردستان هەوڵ دەدەین بە خوێن و گیان تا سەربەرز بێت ئاڵامان هەردەم جوان و ڕازاوە هەمیشە بەرز و گەشاوە. ئاڵاکەم ئەی ئاڵای بەرزی سێ ڕەنگی جوان هەر شەکاوە بێ تا ئاخر زەمان تۆ یادگاری سەلاحەدینی خوا کۆمەکت بێ چەندە شیرینی سوورید نیشانەی شەهیدانمانە سەوزی نیشانەی دەخڵودانمانە سپید نیشانەی ئاشتی وڵاتە ڕۆژی ڕووناکی ڕێگای نەجاتە قەڵەمت مانای تا ڕۆژی مردن تێکۆشن لە ڕێی زانین و خوێندن ئیتر هەر بژی ئاڵای کوردستان هەر پایەدار بێ تا چرخی دەورە. شایانی وتنا ساڵانە حەڤەی دوانزەی هەموو ساڵەیەک یادی ئاڵای پیرۆزی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکان دەکرێتەوە و خوێندکاران و قوتابخانە و خوێندنگەکانیش بێبەژنین لەم یادە و با پێشکەشکردنی چالاکیەکانیان یادی دەکەنەوە. سروشت عەبدول، تەلەڤیزیۆنی پەروەردەیی سلێمانی.